سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. کۆڕەوی 1000 کۆچبەری کورد لە سنوورەکانی بێلاڕوسیا دەستی پێکرد و سەرباری تەقەی هێزە سەربازیەکانی ئەو وڵاتە کۆچبەرانی کورد بەرەو سنووری پۆڵەندا کۆڕەویان دەست پێکرد و هێزەکانی بێلاڕوسیاش کشانەوە. پۆڵەنداش باری لە ناکاوی ڕاگەیاند. ماریۆس بوشتاگ وەزیری بەرگری پۆڵەنداش ڕایگەیاند جگە لە پۆلیس 12000 سەربازیان لەسەر سنوورەکانی وڵاتەکەیان لەگەڵ بێلاڕوسیا بە مەبەستی ڕێگری لە کۆچی بەلێشاوی کۆچبەران بڵاوە پێکردووە و باری لە ناکاویان ڕاگەیاندووە. پێشتریش پەرلەمانی پۆڵەندا بڕیاریدا سەرجەم سنوورەکانی بە دیوارێک لەگەڵ بێلاڕوسیادا جیا بکاتەوە. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم خشتەی دابەشکردنی موچەی سەرجەم وەزارەتەکانی ڕاگەیاند و لە 3 ڕۆژدا موچەی سەرجەمیان دابەش دەکات. مەلەکاتێکدا نوێنەری حکوومەتی هەرێم لە بەغدا ئاشکرای کرد حکوومەتی عێراق تەمویلی 203 ملیار دیناری بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ناردووە. وەزارەتی دارایی هەرێمیش ناردنی پارەکە پشتڕاست دەکاتەوە. لەم بڕەپارەیە 200 ملیار بەشە بودجەی هەرێمی کوردستانن لە بودجەی گشتی فیدراڵی عێراق 3 ملیار دیناریش بۆ قەرەبووی زیان نەکەوتوانی لافاوەکەی شاری هەولێرە. حکوومەتی عێراق ئۆتۆمبیلە بێسەرەتەکان تۆمار دەکات و ژمارەیان پێدەدات. بە پێی نووسراوێکی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی عێراق لە سبەی سێشەمەوە دەست دەکرێت بە پێدانی تابلۆ بە ئۆتۆمبیلە بێسەرەتەکان و پرۆسەکە بۆ ماوەی 2 مانگ بەردەوام دەبێت. ئەو ئۆتۆمبیلانەشی دەستیان بەسەردا گیراوە دەتوانن تۆمار بکرێن دواتریش ئازاد دەکرێن. بەپی زانیاریەکانی شارپرێز ئەو بڕیارە تەنها تایبەتە بە عێراق و هەرێمی کوردستان ناگرێتەوە. مەلەکاتێکدا لە هەرێمی کوردستان نزیکەی 35000 ئۆتۆمبیلی بێسەرەتا هەیە و تا ئێستا حکوومەتی هەرێم و وەزارەتی ناوخۆ بڕیاری تۆمارکردنی نەداوە. ئەمڕۆژ وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم سەبارەت بە پێدانی تابلۆ بە ئۆتۆمبیلە بێسەرەتاکان ڕایگەیاند ئەوان پێش بەغدا کەوتونەتە دیراسەکردن و لە ئێستادا لە ڕێی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگاکانەوە ئامار کۆ دەکەنەوە و ئەو کێشەیە چارەسەر دەکەن. کۆمپانیای گازپرۆمی ڕووسی ڕایگەیاند لە دەرەوەی کێڵگەی سەرقەڵا لە ناوچەی گەرمیانی سەر بە پارێزگای سلێمانی کێڵگەیەکی گەورەی نەوتیان دۆزیوەتەوە. سێرگی پیترۆف بەڕێوەبەری گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کۆمپانیای گازپرۆمی ڕووسی لە چاوپێکەوتنێکی لەگەڵ کەناڵی ئاسمانی ئارتی عەرەبی ڕایگەیاند کۆگایەکی نەوتی تازیان لە هەرێمی کوردستان دۆزیوەتەوە و دەستیان بەکارکردن تیایدا کردووە. وتیشی بیری ژمارە 4 لە ناوچە سەرقەڵا هەڵکەندووە و ویان زانیوە کە ئەوە کۆتا بیر دەبێت لە ناوچەکەدا. بەڵام دواتر بۆیان دەرکەوتووە نەوتێکی زۆر باش لە ژێر زەوی ناوچەکە هەیە بۆیە بیرێکی تر هەڵدەکەن و بە تەواوبوونیشی ڕۆژانە 7 تا 8000 بەرمیل نەوتی لێ دەردەهێنرێت و ساڵی 2023 کارەکانی هەڵکەندنی بیرەکە کۆتایی پێدێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەرد.